أول شيء سرنج رأي شان يوم كارنا بالنسبة لي لو كتاب من أول ولا شيء بعدد يكسر أو نكريتيا أو نكشيتيا على شيء خزانة كابر من زيدو خزانة بالبيوت وما كان بۆمە ساعتون دەشاری هەڵەبجە بۆ پارێزگای هەڵەبجە ئەکید شتی زۆر باشمان پێەیە بەڵام لەوانەیە ئێستا نەمانوێت هەمووی بڵێن ڕێکخراوی مافی مرۆڤی جیهانی ئەمریکا ئەریزۆنا پرۆژەی زۆر باشمان هەیە ئەمشەو من بۆ خۆم لەگەڵ سەرۆکی ڕێکخراوەکە قسەم کردو لە ئەریزۆنا ئەو ڕێکخراوەی ئێمە ئۆفیسی سەرەکی لە ئەریزۆنایە لە بەرنامەمان هەیە شتی زۆر چاک بکەین حەز ناکەم جارێ پێش حەدەست بکەین و لە ئێوارە دیدارەکە زیاتر شتەکان ئیشارە پێدەین ئێمە پێچێ بتوانین نامەیەکی ئەم ئێوارە دیدارە بگەینین بە ئیداری ئەمریکی بگەینین بە ئۆفیسی ڕێکخراوەکەمان لە وڵاتیە یەکگرتووەکانی ئەمریکا کە پێم وایە ئەمە تەکانێکی زۆر باشە هەنگاوێکی زۆر باشە بە پێشوچوونی کەیسی چارنووسی مناڵبوونەکانی هەڵەبجە ئێمە هەیئەتێکمان هەیە بە ناوی هەیئەتی ئیستشاری باڵای ڕێکخراوەکە قەرار وایە ڕێکخراوەکە کۆبێتەوە لەسەر ئەو کەیسە لێدوانوان هەیە بەڵام ئێستەنا من ئێستا ناتوانم پێش حەدەست بکەوم هەیئەتی ئیستشاریمان هەیە وەکو ڕێکخراوەکە هەیەتی ئیستشاری باڵامان هەیە بۆ خۆم ئەندامم تێیدا ئێمە سیانزە کەسین ئێستا نابێ پێش حەدەست بکەوم بە پێش حەدەست نەکەوین و بڕیارەکان بەناوی ئەوانەوە نەدەم با پەلە نەکەین کۆمەڵی قوربانیان لە هەموو دەرگایەک ئەدەین لە هەر کەسێک بێوێت کارێک یا خزمەتێک بە منداڵانی بوونبووی تاوانێکی میابەرانی هەڵەبجە بکات ئێمە وەک کۆمەڵی قوربانیان پەنای بووە بین وە دیار ئەم ڕێکخراوەش کە ئەمڕۆ لێرە حەزوریان هەیە ڕێکخراوێکن لەو بوارە ئیشیان کردووە و بەڵێنیشیان داوە کە لەگەڵ ئێمە تەنسیقیان کردو بەڵێنیان داوە هاوکارمان بن و ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هی کەیسی منداڵەون بۆکانە ئەوان بتوانن ئیشی لەسەر بکەن بۆمان بۆیە بە باشمان زانی بە حەزوری هەم وارسی منداڵەون بۆکان و هەم ژمارەیەک لە منداڵەون بۆکان ئەو پرۆسەیە ئەو بەرنامەیە ڕابگەێنین و لە هەمان کاتیش ئەمڕۆ یەکێکی تر لە منداڵێک کە باز لە هەڵەبجەبوونی خۆیەکات و چیرۆکی ئەم جیاوازە لە هەموو چیرۆکەکانی تر لێرە ئەمڕۆی ئەلانیەکەین بۆیە تەمەناکەین حکوومەتی هێرێمی کوردستان بەرپرسان لەم خەمساردیەی بەرامبەر بەو کەیسە بەرامبەر بە هەڵەبجە ئیتر بەس بێ و بێنە نقطە سەری دێڕ بێنە سەری دێڕ و ئێستا بەرنمەیەکیان هەبێ هەنگاوێک هەڵبگرن کە چیتر کە سوکاری مناڵەون بۆکان چیتر منداڵەون بۆکان لەم بێنازیە نەیەڵنەوە.